لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني پنجا حفل لواني كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومبست رزامندي خواهي قوله وهي دارم إيوي آز السود لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ فرقنا بكم البحر فأنجيناكم وأغرقنا آل فرعون وأنتم تنظرون. بل درجي باسكرني نعمتكاني خواهي قول لسر بني إسرائيل خواهي قول سبحانه وتعالى باز لو ذكا إذ فرقنا بكم البحر فأنجيناكم وأغرقنا آل فرعون كاتك كوا وإذ وكوغتمان أي اذكروا لتشكروا باز بكن تاوك شكراني بكن كاتك كوا بحر مان لبوتان شاق كرد يتل نتيجتها أنقومان نجاد دا وآل فرعونش مان غرق كرد لكاتك دا بتساي خوتان تانديد ككو أوان مان لناو برد دیارە فرعون وەکوتمە ئالە فرعون ئەوە فرعون و هەموو دار و دەستەکەی دەگریتەوە. فرعونیش دیارە کاتێک کە دەگۆترێ فرعون ئەوە با بڵێن منسەبێکە لە بۆ ئەوانەی کەوا لە میسر حکمیان کردێ لەو زمانی هەر مەلیکێکی کافر کەوا حکمی کردبی لە میسر پێی گوترای فرعون وەکو کیسرا کاتێکەوە با بڵێن گەورەی فارسان بووە عینی بە لەسەر کوفر و هەروەها قەیسەری ڕۆم ئەوەی تایبەت بووە کەوا لە ڕۆم بابنن حکمی سەر ڕۆمیەکان بکە. ئیتر بەو شێوەیە نەجاشی لە بۆ یەمەن یاخود حەبەشە عەفوەن نەجاشی لە بۆ حەبەشە و ئیتر بەو شێوەیە ئەو ناوانە هەبووە. بە هەر حاڵ فرعون ناو نییە بەڵکو مەنسەبە واتە ئەو سەرکردەیەی کەوا حکمی مصری دەگێڕا لەو وەختە و لەو زەمانەی کەوا موسا عەلەیهی سەڵات وەسەلام لەدایک دەبی دەبتە پێغەمبەر. تەرخوای گەورە بە بەنی ئیسرائیل دەفەرمی ئەو ناز و نیعمەتەی بیننەوە پێش چاوتان کە وئیذ فەرەقنا بکم البەحر کەواتە ئەو بەحرەمان لە بۆتان فەرق کرد واتە شەق کرد. دیارە وئیذ فەرەقنا بکم لێرە باەکە هەندێک لە زانایان دەفەرمون بائی ئیستیعانەیە بەڵام نەخێر بائی ئیستیعانە نیواتە بە بەنی ئیسرائیل بەحرەکە شەقبی نەخێر بەڵکو شەقبوونی بەحرەکە بە فەرمانی خوای گەورە ئەو سەبەبە مباشرەی کەوا خوای گەورە کردیە با بڵێن مایەی شەقبوونی بەحرەکە ئەوە بووکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمێ وەأوحەینaa إلى موسى أن اضرب بعصاك البحر بەوەی کەوا خوای گەورە فەرمان بە موسا دەکە بە دار عەسایەکەت لە بەحر بدە ئیتر ئەوە دەبیتە ئیستیعانەیەک لە بۆی کەوا ئەو بەحرە شەقبی. کەواتە دەمێنێتەوە ئەدیسی وەئیذ فەرەقنا بکم البەحر زانان دەفن لە بۆ مصاحبەیە وەکو کەسێک دەڵێ جلست يعني أسندت ظهري بالحائط لێرە باەکە لە بۆ مصاحبەیە و یاخود هەندێک دەزانن دەفەن سەبەبیەیە کەواتە ئەو بەحرەمان بە سەبەبی ئنگۆ شەق کرد ئەو بەحرەمان بە سەبەبی ئنگۆ شەق کرد یاخود لەگەڵ ئەنگۆ بە مصاحبە شەقمان کرد. ئیتر بە هەر حاڵ دیارە تەفاسیلی ئەو قەزەیە وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە چەندین سوورەت باسی کردیە کاتێک کە دەفەرمیتن بە تایبەتی لە سوورەتی ئەشعەڕا خوای گەورە باس لە تەفاسیل ئەو قەزەیە دەکاتن کاتێک کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام لە میسر دەردەچی بەخۆ بە بەنی ئیسرائیلی بەو شەوەی کەوا خوای گەورە فەرمانیان پێ دەکات کەوا دەربچن لە میسر کە دەردەچن ئیتر فرعون کە خەبەری دەزانی کە ئەوانە دەرچووینە ئیتر پێی ئەوەیە کەوا غەدرە یعنی کو دەبی بەنی ئیسرائیل لەژێر دەسەڵاتیوی کە ئەوەکو بەندە و کۆیلە بەکاریان دەینەن لە بۆ خزمەتکردنی خۆیان و بە هەموو شێوازێک دایان چەوسێنەوە کو
لە دەسەڵاتی و نەجاتیان بی ئیتر ئەو داوای موساش بچی لە جێگاش کە پەرەبسەنی و سەر هەڵبداتن ئیتر بڕیاریدا وەکو خۆی گەورە سوبحانەهو وتەعالە باسی دەکاتن فەئەرسەلە فیرعەون فی المەدائین حاشرین لە هەموو شار و شارەکانی کەوا لەژێر دەسەڵاتی خۆی هەر هەموو خەڵکی کۆ کردەوە و ئیعلامی کرد و بڕیاریدا کەوا هەر هەموو هێز و توانا و دەسەڵاتەکانتان خڕ بکەنەوە لەبەرەوەی ئێمە جەیشێکی گەورە تەشکیل دەکەین و بەدوای کەسانێکەوە وئینهم لەنا لەغائیظون ئەوان لە ئەوانە کەسانێکن ئێمەیان تووڕە کردێ بە دوایاندا دەڕۆن تاوەکو بچن هەر هەمویان لەناو ببن ئیتر قەدەری خوای گەورە ئەوان کە بە دوایاندا دەڕۆن لە نەتیجەدا لە جێگاک دەگەنە یەکتری کە پێشی موسا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ بەنی ئیسرائیل دەگەنە بەحر والله ئەعلەم بەحری ئەحمەرە بە تایبەتی مەنتقەی سوێس لەوێن دەرێ ئەوان دەگەنە بەحر لەو منتەقەیدا کەوا گەیشتینە بەحر جەیشی فێرعەون بەخۆی و بە جەیش و دەسەڵاتەکەی لەوێن دەرێ دەیانگەنێ کاتێکەوە دەگەنە یەکتری ئیتر ئەو جەیشە یاخود ئەو قەومی بەنی ئیسرائیلە بە قیادەی موسا عەلەیهی سەڵات وسەلام کاتێکەوە دەبینن ئێستا لە نێوان بەحر و لە نێوان جەیشی فێرعەونینە قالوا إنا لمدركون فلما تراءى الجمعان ئیتر کاتێک ئەو دوو جەمعە یەکتریان لێ بە دیار کەوت ئەوانەی کە لەگەڵ موسا بوون لە بەنی ئیسرائیل قالوا إنا لمدركون ئێمە تەواو تاسە دەستمان بەسەداگیرە ئەوانە گەیشتنەوە ئێمە لەبەرەوەی پێشمان بەحرە و لە دواشماندا دوژمنە قال كلا إن معي ربي سيهدين نەخێر موسا عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێغەمبەرێک لە پێغەمبەرانی خوا کەلیم الرەحمانە سێقە و متمانەیەکی سەد لە سەدی بە یارمەتی خوای گەورە هەیە قال إن معي ربي سيهدين پەروەردگارم لەگەڵمە هیدایەتمدا و ڕێم نیشاندا بە تەسەووری بەشەر بەڵێ ئێمە جیران بەڵام لە دەسەڵاتی خوای گەورە هیچ شتێک بەدەر نییە لێ فأوحينا إلى موسى أن اضرب بعصاك البحر خوای گەورە وحی لە بۆ موسا دەنێری عەلەیهی سەڵات وسەلام کەوا بەو دار عەسای لەدەستە با بڵێن لە بەحرەکە بدە فانفلق ئیتر ئەو بەحرە شەق بوو سبحان الله فكان كل فرق كالطود العظيم سبحان الله ئیتر هەممان دەزانین قانونی ئاو کە خوای گەورە ئەو ئاوی وا خەڕک کردێ لە سەر ڕووی دنیایە قانونی ئینسیابیەتی هەیە یعنی لە هەر جێگایەک ڕووی بکات لەناو هەر قاپێک و لەناو هەر بەرداخێک و لە هەر جێگایەک ڕووی بکە یەک مستەوا بڵاو دەبیتەوە واتە سەطحێکی مستەوی لێ دروست دەبێت بەڵام خوای گەورە کە ئەو قانونەی بە ئاو بەخشیە لە توانایدا هەیە ڕای بگری ئەو ئاوەی کەوا لەو بەحرەیدا کە هەممان دەزانین لە یەک مستەوایە خوای گەورە بەو دار عەسای موسا کە فەرمان پێکرد لە ئاوەکە بدە فەرمان بە ئاوەکە دەکا ڕێگا ببیتەوە لەناو بەحردا ڕێگا ببیتەوە لەناو بەحر لەولا و لەولای ئەو ڕێگایەش كالطود العظيم وەکو چیای گەورە ئەو هەلە سەر یەکتر کەلەکە دەکا سبحان الله يعني ئاو کو ئەو شتەی بەسەر دێ بەبێ ئەوە هیچ حاجزێک هەبی بە چاومان بیبینین ئەوە خوایە سبحانه وتعالى على كل شيء قديرة بەڵێ بەو شێوەیە ڕێگایان لە ناو بەحر لۆ دەبیتەوە ئەوجە چ ڕێگایەکی طبعا کە هەممان دەزانین ئەگەر ئاو فترێک لە جێگایەک بی لە دوای ئەوەی کەوە ئاوەکەش نامینێ فترەیەکی چاچی پێویستە تاوەکو بنی ئەو ئاوەی ئەو قڕولیتەی لەو بن ئاوەیدایە وشک بیتەوە لە هەمان کاتدا کە ئەو ئاوە قانونی گۆڕاو لەولا وەکو چیا خڕبۆ لەسەر یەکدی و ناوەڕاستیان بۆ ڕێگا یەکسەر ئەو خاکەش بن ئاوەکە دەکا کە بۆ ڕێگا خوای گەورە لە سوورەتی تاها دەفەرمی یەبەسەن وشتیش بۆ یەکسەر فاضرب لهم طريقا في البحر يبسا لا تخاف دركا ولا تخشى بس بەو دار عەسایەت لە بەحرەکە بدە ئیتر ئەوە ڕێگا دەبیتەوە کە ڕێگاش بۆ ڕێگاکە وشتیشە نەوەک هەمووی قڕولیتە بی لە ناوی عاسب نا وشک دەبیتەوە لا تخاف دركا ولا تخشى مەترسێ لەوەی کەوا بتانگەنێ چکە ئینسان کە لە جێگاش قڕولیتە بڕوە ناتوانین خێرا بڕوە نا وشتیش دەبیتەوە ناشتانگەنێ لا تخاف دركا ولا تخشى اصلا ترسیشتان لەسەر نییە سبحان الله ئیتر کاتێکەوە بۆ شێوەی ئەو ڕێگایە بۆ لە بەحردا لە بۆ موسا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەو بەنی ئیسرائیلی کە لەگەڵی دانە ئیماندارن ئیتر دەپەڕنەوە فێرعەون بەخۆی و بەجەیشەکەی کە بە چاوی خۆی ئەو موعجزەیە دەبینی وانەبی بترسێ وانەبی بگەڕێتەوە وانەبی ئیمان بینی چکۆ شتێش تەبیعی نییە ئەوە لە دەسەڵاتی بەشەردا نییە بەڵکو لەبەر ئەوەی
لەبەر ئەوەی سوبحان الله زوڵمی هەندە زۆر کرد بوو پند و ئامۆژگاری وەرناگری ئیتر دیارە بە گەمژەیی خۆی بە خۆی و بەزەی شەکەی ئەوانیش سوونە ناو ئەو ڕێگای کەوا لە ناو بەحر بوویتەوە بە دوای ئەوەی کەوا بگەنە موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ بەنی ئیسرائیل. بەڵام ئایا ئەوانیش نەجاتیان دەبی وەکەوەی کەوا موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ بەنی ئیسرائیل نەجات دەبی؟ نەخێر. ئیتر کە موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەپەڕیتەوە بەخۆی بە بەنی ئیسرائیل، طبعاً ئەوانیش بەدوایان دێن لەو حاڵەتەی وەکو خوای گەورە لە سوڕەتی ئەدوخاندا دەفەرمی وەترك البحر رهوا. ئەوجا وەکو مفەسرین دەفەرمون وەکەئەنەما موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دوایەوە بەخۆی بە بەنی ئیسرائیل دەپەڕیتەوە و فیرعەون و جەیشکەش هاتینە ناو ئاوەکەی. موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام وەکەئەنەما دەیەوێت دیسان دار عەسای لێ بداتەوە کوو بە دار عەسایەکەی ئەو ڕێگایە بۆ بە دار عەسایەکە لە سەریاندا دابخرێتەوە. خوای گەورە دەفەرمی وەترك البحر رهوا، لێی گەڕێ، بەحرەکە لێ بگەڕێ با ئەوانیش بپەڕنەوە، ئەوە ئیشی وی نییە. ئیتر موسا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ بەنی ئیسرائیل دەپەڕیتەوە، فیرعەون و جەیشەکەشی دێن زۆر بە جورئەتەوە بەرامبەر بەو هەموو موعجزە گەورەی کەوا دەیبینی دێن کە دێن لە دوای ئەوەی ئەوان نەجاتیان دەبی ئیتر قانونی ئاو دێتەوە سەر تەبیعەتی خۆی. خوای گەورە فەرمانی پێدەکاتن وەکو جوندیەک لە جوندەکانی خوای گەورە ئاو طبق دەبیتەوە بەسەر فیرعەون و بسر جيش فرعون أو فرعوني كذا يقول أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي ملك مصر همو إيمنية همو باركان بجير عرشي من دانار وكزانا عند فرمون كاتك وظلوا هذه الأنهار تجري من تحتي خواي يقول فأجراها من فوقه زايدة ولا جنسي عملي أو رباراني كولا لمصر دا أو ادعي لك البجير عرشي وداد رواخ يقول فأجراها على فوقه خواهی گەورە بەسەری دا باران ئەوجا بەسەری دا هینا غەرقی کرد بەو ڕووباران کە ئەو فەخری تێدا کرد بەو مولکەی کە ئەو فەخری پێوە بە خۆی و بە تاقم و جەیش و دەسەڵات هەر هەمووی وەکو خواهی گەورە دەفەرمیتن فأنجيناكم وأغرقنا آل فرعون. ئیتر ئەنگۆمان نەجات دا یا بەنی ئیسرائیل وأغرقنا آل فرعون. فرعون و آل فرعون من هەمووی غەرق کرد وأنتم تنظرون. سبحان الله ئەوەش نعمەتە. يعني نكهر نعمته كدوج من كاتان لنا وتبي وبيبنا بتساوي خوتان ديتان كل ناودتسو بتساوي خوتان ديتان كل ناودتسو وكل سورة يونس دفرميتن عليه الصلاة والسلام لسورة يونس دفرميتن خواهي سبحانه وتعالى كفرعون جايش تحدي روح شيشان قال آمنت بما آمن به بنو إسرائيل وأنا من المسلمين. إيمانم هنا بو خواي كوا بني إسرائيل إيماني به هنا حتى مشاكل اللي رجع بطنيات دفروشي يعني وكأنما لبخات بني إسرائيل أمن وإيمانم هنا أو خواي كأوان إيمانيان به هنا وأمن مسلمانم أو ذا خواي يقول والله من ذاته سبحانه وتعالى قال الآن وقد عصيت قبل وكنت من المفسدين استا إيمان ديني لكاتك دا همو جياند مفسد بوي كجيشت غرغرة ليه قبول ناكره فاليوم ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية أو تنها لا شكد نجات دين باش أو الروح كد أو روح بيس دردتي تنها لا شكد نجات دين لتكون لمن خلفك آية تاوكو ببيا بندو آموش قاري لبو همو آني لدوايتو دين هيت كسك نبت فرعون أقرنا مصيري لمصيري أو فرعون باشتر نابي أقرنا خواهي قول ظلم قبولنا كبرام لو كاتيك بخوي ديوي سبحانه وتعالى خواهي قول همو فرعون همو ظالميكو همو خرابكارك خواهي قول عاقبة خرابي بسرديني برام لتكاتيك لو كاتيك خواهي ويستو إرادي لسره إتر أوا بوشي خواهي قول سبحانه وتعالى وكو نازو نعمتكاني لسر بني إسرائيل بازدك لدواي أوا وإذ وعدنا موسى 40 ليلة وإذ وعدنا موسى 40 ليلة لدواي أوي كوا أوان نجات ينبو موسى عليه الصلاة والسلام لقل بني إسرائيل نجات ينبو فرعون دارو دستكشي هر هموي غرق بون وإذ وعدنا موسى 40 ليلة ثم اتخذتم العجل من بعد وأنتم ظالمون. سبحان الله خواهي قورا بابلين وعديشي لقل موسى دانا كوات سر روجان بي مناجات بكا لطور لشيوي طور تاوكو لدواي أوا خواهي قورا سبحانه وتعالى توراتي بيبخشي إتر لو كاتكوا موسى عليه الصلاة والسلام بني إسرائيل بجيهش لبو ميعادي خواهي قورا تسو كوا أوسر روجا
مناجات بکە و پاشان خوای گەورە تەوڕاتی پێبەخشی ئەوان لە دوای موسی عەلەیهی سەلام لە جیاتەوەی کەوا چاوەڕوانی بکەن بە پەرۆشەوە چاوەڕوانی ئەو کتابەی خوای گەورە بکەن کەوا لە بۆیان دێ ئەوان چوون لەو فترەی چوون گۆلچیان پەرست و ئەنتم ظالمون کاتێک کە ئەو کارەتان کرد فعلا ظالم لە زوڵمەوە هاتێ واتە لە شتێک لە غەیری جێگای خۆی دابنێەوە زوڵمە ئیتر ئەو عیبادەتێک کە پێویستە لە بۆ خوا ئەنجامی دێ ئەوان لە بۆ گۆلکێک ئەنجامیاندا لێ کەسی مشریک ظالمە ئین الشرک لظلم عظیم لەبەرەوەی ئەو خوای کەواشانی پەرستنە سبحانه وتعالى بێ غەیری خوا بکەیە شەریک لەگەڵ خوا والعیاذ بالله عیبادەت لۆ ئەنجام دەی لە کاتێکدا کەوا غەیری ئەڵڵا شانی ئەوەی نیە یەک زەڕە عیبادەتیش لۆ ئەنجام بدرێت ئیتر دیارە ئەواتان دەک وردەکاری تریش تێدا بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دينه وخزمتي وباسي دكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون